لە تەوەری سێمدا لەگەڵتان بەردەوامین و لەم تەوەرەدا باز لە سوود و زیانەکانی چاو قاوە دەکەین. بۆ ئەمە بەستش میوانداری پسپۆڕی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە چیمەن ساڵح پسپۆڕی زانستی خۆراکمان کردو لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بێ دکتۆرە. زۆر بەخێر بێ. ئێوە بەیانی بینەرانیش باش هیوادارم بتوانین سوودێکیان پێ بگەێنین. ئەمە لەوە دەست پێ بکەم لە چاوە دەست پێ بکەم سەرەتا پێکاتی چاچی و چەند جۆر چامان هەیە؟ بەڵێ خۆی چا ئێمە کە زۆر جار هەیە لە ناو خۆمانە کە ئەڵین چا وازانین تەنیا چای ڕەش چایە نەخێر هەموو گیایەکان هەموو گیایەک ئەتوانرێت چای لێ دروست بکرێ لەگەڵیشیا کە چای ڕەشیش ئەو چایی کە ئەکرێ بە چای ڕەش خۆی هەر چای سەوزە ئەو گیایی سەوزەکەیە بەڵام فێرمنتەکرێ یعنی ئەترشێنرێ و ئەکرێ بە چای ڕەش هەمووشیان سوودەکان یعنی سوود و قازانجی خۆیان هەیە بۆ جستەی ئێمە و پێویستی شە بخورێن بە تایبەتی لە کاتی زستانە. زۆر باشە دکتۆرە چای ڕەش کە زۆر زۆر باوە لە ناو خۆمانە لە چ کاتێکدا بخورێت باشترە؟ خۆی من ئەگەر پێت بڵام ئەگەر تەسنیفی بکەین چای سەوز باشترە چای سەوز باشترە لە چای ڕەش چونکە هەمان چایە بەس ئەو ترشێنرێ ئەم یعنی فێرمنتەکرێ ئەم نەترشێنراوە لەبەرەوە چای سەوزەکە باشترە بەڵام کاتی خواردنەوەکەی زۆر باشە یعنی هەر لە کۆنی شاوتراوە کاتی چا یعنی یان لە لای خۆمان وتراوە چێشتەنگاوان و ئەسران یعنی کە بکەوێتە 2 سەعات دوایی نان خواردن ئەنی کاتێک کە بەیانی ئەگەر خەڵک سەعات 7 نان بخوا لە 9 لە 10 ئیتر کاتێکی زۆر گونجاوە بۆ چا خواردن لە ئەسرانە دەوری مەسەڵەن ئەگەر تۆ یەکێک 12 یا 1 نانەخوا لە دەوری 3 و ئەوانەیە چا بخوا زۆر شتێکی باشە. زۆر باشە هەمیشە باز لەواکەن کەڵین چا کاریگەری لەسەر مێشکەیە بەتایبەت پێش خەوتن خەو ئەزڕێنێت ئایا لە چ کاتێکدا بخورێت پێش خەوتن چەند سەعات بەر لە خەوتن بخورێتە؟ خۆی باشترە لە دوای 4 و 5 ئێوارەوە یعنی ئەکەوێتە سەر کاتەکان ئێستا مەسەڵەن زستانە لە کات لە 5ەوە مەغریبەیان ئەکەوێتە سەر خەوی کەسەکە دائیمەن چا هێستەیاتێ کافاینی تایە مادەی کافاینی تایە کە ئەم کافاینە هێستەیاتێ و ئەبێتە هۆی زڕاندنی خەو بەس لەگەڵ ئەوەشە لە کەسێکەوە بۆ کەسێک فەرقی هەیە لەوانەیە ئێستا یەکێک لە بینەران بڵێ وەڵام من چا خۆمەوە قاوا خۆمەوە و یەکسەرە نوێن بەڵێ ڕاستەکەی تۆ وایە بەڵام بۆ کەسێکی تروانیە هەیە حساسی یعنی چۆن لەشی حساسە بەرامبەر بە کافاینەکە لەبەر ئەوە کە خواردی خەوی تیا لەگەڵ ئەوەشە ئەو کەسەی کە چایەکە ئەخوا یان قاوەکە ئەخوا و ئەخەوێ ئەڵێ خەوم لێکەوێ ئێمە 2 جۆر خەمان هەیە خەوی سەطحیمان هەیە کە تۆ خەوتووی خەوی قوڵمان هەیە کە ئەمە زۆر پێی ئیستراحەتەکەی لەگەڵ ئەوەشە ئەو کەسە زۆر ناچێتە خەوی قوڵەوە لەبەرەوە هەر باشترە کە ئێمە لە ئێوارانە یان نزیکی خەومان کە ئێمە چانەخۆینەوە. دکتۆرە لە چایە شتێکەیە ئەوەی کە ئوترێ مەسەڵەن کەسانێکن کە زۆر چا ئەخۆن یان زۆر قاوە ئەخۆن بەشاز لە شێوازەکان وەکو مدمینیان لێت بەردەوام حەزیان لێیانی هەستەکە جستەی داوایەکە ممکنە شتی وە ئایا مادەیەکی تایبەتی تایە کە بەم شێوازە بکات لە جستە؟ بەڵێ ئێمە دوو شتمان هەیە کە لە شەکرە یەکەم ئەوانەی کە ئێستا ئەم چایەکە هاتووە شەکرەکەی ناوی یعنی ئێستا ئەمە شەکریتیانە بە زەرکەوچکەکەی تیادانراوە ئەم شەکری کە ناوی لە ناویایەتی کە تێ ئەکرێ ئێمە ئەگەر بێت و بەردەوام بیخۆین وامان لێکە خۆی حەزی شەکرەکەیە حەزی شەکرەکە نەک حەزی چاکە. دووەم لە ناو چایەکەیە مادی کافاین هەیە ئەم مادی کافاینە تەنانەت ئەوانەی کاچن بۆ ڕاضە ئەوانە کە ئیخۆن هێز و ستامینایەکت ئااتێ کە بۆ ئەوەی بجوڵی یعنی حەز بکەی بجوڵی ئەمە لە چایە هەیە لەبەرەوەیە کە چا یعنی لەبەر ئەم دوو هۆکارە لە کەم شەکر دووەم ئەو کافاینەی ناوی کەوات لێکات تۆ مستەمەڕ حەزت لێی بێ کە مەسەڵەن کە خواردنێک شتێکە خۆی حەزت لێتی بێخۆیتەوە یان بە تایبەتی ئەوانەی کە مەعیدەیان زەعیفە لە دوای نان خواردن خۆیان تۆزێک هەست بە قورسی گەدەیانەکەن لە بەرەوەی ئینسۆلین ئەڕژێ و ئەوانە کاتێک کە چاکە خۆن ئەو قۆتیانەیەتێ لە بەرەوە حەزی لێکەن و ئەگەرینش بێ ئەڵەن سەرمان تەنانەت هۆکاری ئەوەشە کە تۆ بێتاقەتی وەکو شێوە سەر ئێشانێک ببێت کە چایەکە خۆی شتێکی تر دیسان لە چایە هەیە کە بۆ سەر ئێشە زۆر جار هەیە سەر ئێشەکانی ئێمە سەبەبی بێئاویە یعنی مەسەڵەن من کەنانەکەم خواردو ئاوم نەخواردوێتەوە لە پاش ئەوە بێ ئاو بووم کاتێک کە چا خۆمەوە ئەم چایە ئاومەیاتێ بە قیاسی ئەو چایەکی خۆمەوە من ئاومەیاتێ یعنی هایدرێشنی لە شەکات کە ئەم لەش پاراوەکە کە پاراوی کرد هەست بەسەر زۆرمان هەیە مەسەڵەن کە تۆ حەبێکە خۆی
سەریەشە پەرداخێک یعنی حەبێک پاراستۆڵ بە پەرداخێک ئاوا خۆی سرت چاکە بێجاری وایە پەرداخە ئاوەکەیە نەک پاراستۆڵەکە زیاتر زیاترین چونکە لەشی کەسەکە کەم ئاو بووە کە ئاوەکە خواتەوە لەشی پاراوە بێ سەر ئێشەکە کەمە بەس دەکرێت کەسێکە خۆی گرتبێ بە چاوەوە چاکە نەخوارد لە کات لەو کاتەیە کە مشکی داوای ئەکات تووشی سەرەشەی بێت مەرج نییە یعنی داوایێت کەسێک هەبێت چۆن ئەو کەسێک کە مدمنە لەسەر خواردنێک لەشی داوایەکە ئەمیش بە هەمان شێوە کە ئەگاتە ئەو کاتە و کافاینەکە لە لەشیا کەمە بێتەوە ئەشێت داوای بکە بەڵام ئەو یعنی ناڵم ئەگەر کاتەکە گونجاو بێت لەسەر خواردن نەبێت یەکسەر خۆی چاش بە زۆری ینی پرۆتینەکەی ناوی یعنی ئەو خواردنەی کە لە گەدەمانایە ئێمە زانین لە کاربۆیدرات و لە چەوری و لە پرۆتینات پێگاتووە پرۆتینەکەی ناوی لەگەڵ چەوریەکەیە کارلێک لە چایەکە ئەکە ئەم چایە گرنگترین سوودەکانی پێڵێن دژە ئۆکسانەکان ئێمە کە خواردنە خۆین لە لەشمانە ئۆکسێ و سەرفە بێیکین بەو بۆ تاقەیی کە ئێمە تیامانە هەیە ئەم چایە ئەو ئۆکسانانە کەمەکاتەوە بۆ ئەم ئۆکسانە چییە ئەگەر زۆر بێ لە لەشە ڕەگە بەڕەڵاکانی پێڵێن فری ڕادیکاڵەکان ئەمانە دروستەکە لە لەشە خواردنەکانمان یعنی ئۆکسانەکان ئەم چایە وەکو دژە ئۆکسان ئیشەکە ئەم ئۆکسانانە لە لەشا کەمەکاتەوە کە لە لەشا کەمی کردەوە چگارێکی کاریگەریەکی لە لەشی ئێمە بێت تەنانەت بۆ پیربوون یعنی ئەهات ئەگەر بە ڕێژەیەکی کەم بێ ئەم ئۆکسانانەی کە لە ئۆکسانی کە لە لەشایە بە شێوەی پیربوون ئەگەر کەمێتەکە زۆر بێ لە شێوەی یعنی کارسینۆجینێکی پێڵێن یعنی بۆ سەرەتان کە ئەمە بۆیە یعنی چا بە حسابی دژە سەرەتانیشی بۆ ئەکرێ بەڵام ئەو خواردنەی کە ئێمە ئەگەر لەگەڵ یابی خۆین ئێمە دووشتمان هەیە هەم خواردنەکان بە تایبەتی پرۆتین و چەوریەکە دژە ئۆکسانەکانی کە لە چایەکە هەیە ئەو کەمەکاتەوە کاریگەریەکەی کەمەکاتەوە لەلایەکی کەش چایەکەمان ئەو ئاسنەی لە ناو خواردنەکانایە هینێکا زۆر کەمە مژرێ یعنی لەگەڵ یا بلەندە بێت تێکەڵە بێت لەگەڵیا ناهێڵێ بە مژرێکەوەتە هەم خواردنەکە سوودی چایەکەی نەهێشت هەم چایەکەش دکتۆر زۆر جارەوەمان پێوترێت کە باشترە کە ڕاستە خۆ دوای نان خواردن چانەخوریان عیلاجێک هەبێک شتێک ئەخۆین تایبەت بە نەخۆشیێک باشترە کاتژمێرێکی بەسەر بچێت ئینجا چا بخوری ئەو مادەیە چییە کە کاریگەکاتە سەر هەم هەم دەرمان هەم جۆری ئەو خواردنەشی کە ئیخۆین زۆر جارانی مەسەلەن چا بۆ دەرمانەکان کە بە زۆری ئەوترێ چا خۆی گەرمە دەرمانەکان زۆربەی کەپسولە و کەپسولەکە یعنی وەکو پرۆتینێکە لە دەوری دراوە جێڵێکە لە دەوری دراوە کە ئەمە وای لێکە یعنی تێکی با لە سەریەکە ناڵێم پرۆتین و ئەوانش کە هەیە یان ئەو ئەنتی ئۆکسیدانتەی کە لە ناو چایەکە هەیە هەروەها فایبەرێکی زۆر باش لە ناو چایە هەیە ئەمە جاری وایە تێکەڵە بێت لەگەڵ مادەی دەرمانەکانە یان لەگەڵ خۆراکەکەیە و ناهێڵە بە مژرێ یعنی تێکەڵ بە مژینی خواردنەکانە بێ مەسەلەن هەروەها کالسیۆم دیسان کە لە ناو خواردنەکانە هەیە کە لە شیر و ماستە جیداخە لە زۆربەی کەسەکان لە لای ئێمە بەیانیان کە هەڵەسن نان و چاخ یعنی ماست و نان و چاخۆن کە ئەم چایی کە ئیخۆن ڕێگریەکە لە ماستەکە لە کالسیۆمی ناو ماستەکە ناهێڵێ بە مژرێ هەروەها چەوری و پرۆتینی ناو ماستەکە تأثیرێ بێ دکتۆر ئەمە بۆ هێلکەش مەوجودە ینی ئەو سوودی کە لێلکەیە هەیە بەڵێ ئەوانەی کە ئاسنیان تایە هەموویان و ناڵێم هەردووکیان ئەم زەرەر بە ئەوەی گەینێ ئەوش زەرەر بە ئەمە پرسم چا لەگەڵ خواردنە بخورێت سوودی هەیە یاخود زیان یاخود نەخورێت باشترە کە نەیخۆت یعنی هەندێک سوودی هەیە گەرمیەکەی خواردنەکان گەرمەکات و یعنی وای لێکا زووتر یعنی بوارز بوون بەڵام لەبەر ئەوەی زیانەکەی زۆر زیاترە لەبەرەوە ئێمە لێرەوە بە کەسەکانەڵین هەمیشەوا بکەن کە یعنی چایەکەمان بکەوێتە سەعاتێک بۆ 2 سەعات یعنی هەتا بگاتە ماوەی 2 سەعاتیش زۆر باشە ئەنجا چایەکان بخورێ ئەمە چی ئەمە چای ڕاش بەڵام ئەگەر چایەکانی ترمان بەکارهێنا ئەتوانین لە شەوە
ئێمە زۆر چایترمان هەیە، چای کوجەراتمان هەیە، چای هەزبێ لە ئەوەی کە جاتری پێ ئەوت لاندێ شوێن پێڵەن چای نعنا هەیە، چای هەموو شتێک، یعنی هەموو گیایەک ئەتوانرێ وشک بکرێتەوە و وەکو چا بەکاربێنرێ. ئەمانە تەنانەت گوڵەبەی بوون با لێرەوە بە بڵێم کە کۆلاجینێکی باشی تایە و بۆ پێست زۆر باشە و تەنانەت بۆ خەویش ئاسوودەیت بە خەو ئەیا و خەوت باشەکە. لەبەرەوە ئێمە کە ئەڵین چا بۆ خەو خراپە، تەنیا ئەو چانی کافکافینیان تایە وەکو چای ڕەش و چای سەوز، بەڵام چایەکانی چای گیایەکانی تر نەخێر. و تەنانەت چای جاترە ئەتوانی هەروە 10 دقە 20 دقەیەک پێش نان خواردن بخورێ یان لەگەڵ نانی شا بخورێ، زۆر ئاساییە بە ئەکسەوە بۆ ئەوانی کە ئەچ پایلۆریان هەیە، یعنی ئەها ئەوەی کە پێڵێن بەکتریای گەدە ئەمەیان هەیە. چای جاترە زۆر یارمەتی تەحقیمکردنی گەدە و لە ڕێژەی کەمکردنی ئەو بەکتریایانە ئەیە. لەبەرەوە جۆری چایەکە پێمان ئەڵێ ئەم چایە بۆ شەو خراپە یان لەگەڵ خواردن. زۆر باشە دکتۆرە، خۆ دەزانین لە کۆمەلگای ئێمە چای ڕەش زۆر بەکار دەهێنرێ و زۆر دەخورێت. ئەم چای کە لە بەردەستی ئێمەیە لە ڕووی خستی و ڕوومی چاکەوە، ئەم چایە تەندروستە؟ ئەگەر ئێستا ئەمە تقریبەن باشە، بەس نازانم یعنی تامەکەی ببورن باتان. دکتۆرە ئەنجا کوێ خواردنی چایش لەگەڵ شەکرا بخورێت باشترە یاخود لەگەڵ مێوەش، خورما، کشمیش لەگەڵ چیا بخورێت؟ خۆی باشترین ڕێگە ئەوەیە کە چا فێر ببێ کەسەکان بە تەنیا بیخۆن، هیچ شتێکی لەگەڵا نەبێ. یعنی مەسەلەن زۆر کەس هەیە ئەڵێ من شەکری لەگەڵا ناخۆم، خورمای لەگەڵا خۆم. زۆر جار جێی داخە لە هەندێک لە پیج و لە شوێنەکان ئەوترێ ئەبێ بە زەهر. خۆی ڕاست نییە، نابێ بە زەهر، بەڵام ئێمە کە خورما خۆین شەکرەکەی یعنی کاربۆیدرایتی تایە، هەروەها ئاسنیشی تایە، مادەی ڕیشاڵی و چەوری و هەموو شتێکی تایە. من بە چایەکە وای لێ ئەەکەم کە هەندێک لەو بەها خۆراکی لە دەست بە. خورماکەش وا لە چایەکە ئەکا کە ئەو پۆلیفینۆڵی کە تایەتی کە وەکو ئەنتی ئۆکسیدانت ئیشەکە ئەو لە کار یعنی ئیشەکەی کەم کاتەوە. لەبەرەوە بۆ من وا بکەم باشترین ڕێگە ئەوەیە من خورماکە لە کاتێکی کەیا بخۆم، هەروەها چایەکە بە تەنیا بەتاڵی، یعنی کەسەکان زۆر گرنگە کە خۆیان فێری چا بکەن تەنیا بەتاڵی بخورێ. ئێستا من بۆچی تامی ئەم چایم کرد وتزانم چۆنە چا نابێت زۆر بمێنێتەوە، یعنی کاتێک کە لێ ئەنجێ ئێستا مەسەلەن هیوا هەیە چایەکە کاتە قۆریەکە و ئەیخاتە سەر، ئیتر ئەم چایە هەتا ئەکوڵێ زۆر جار هەیە لە بیریشە چێ زۆر ئەکوڵێ کە ئەمە بەها خۆراکیەکەی ئەو پۆلیفینۆڵی کە تایەتی لە دەستی ئەیە. باشترین لێنانی چا ئەبێ ئاوەکە بکوڵێنی، یعنی بێتە کوڵ، دوای ئاوەکە داگری کەمیەتی ئەو چایی کە ئەتەوێت تێی بکەی کەمیەتێکی معقول، مەسەلەن شێوەی عیارەیەک بۆ قۆریەکی ئەمەنە ڕێژەیەکی معقولە، یعنی کە ئەی خۆی زۆر هەست بە تفتی و تاڵی چایەکە نەکەی، بە هەندێک چاخۆی زۆر هەست بە تفتی و تاڵیەکەکەی. ئەمە دوو شێوەیە، یان زۆر دانراوە یان زۆر کوڵاوە کە هەردووکیان بەها خۆراکیەکانی چایەکە لە دەستەیەن. کەواتە چایانەی لە چایخانەکاندا هەیە بەردەوام لەسەر ئاگرن بەهای خۆراکیان تیانەمەوە ئەتوان زۆر جار مەرجنیە لەبەرەوەی لەوانەیە لەسەر ئاگرداینەنێن، هەر لە سوچێکیەوەدا ئەنێن، یان زۆربەی کاتەکان من بینیومە چایەکە مەسەلەن کە من چایەکم ئەوێ ماوەی 2-3 سەعات ئەی چی بکەم ماوەی 3-4 دقە تا 5 دقە تا 10 دقەش، یعنی ئەگەر تڵپەکەی لە ناو چایەکەیا بێ دوای ئەوە ئەبێ بیپاڵێوی کە پاڵاوتە تڵپەکەی تیانەما ئەو کاتە لە سوچێکی ئاگرەکەەوە دابنرێ ئاگرەکەش مباشر بەری نەکەوێ ئەم چایە خراپ نابێ. لەبەرەوە ئەو چایخانەکان تڵپەکەی لێ ئەگرن بەس چایەکەی ئەمێنێتەوە ئەو کاتە زیانمان پێ ناگەیەنێ و خراپ نییە. زۆر باشە دێنەوە سەر چاشم شتێکە تێکەڵە لەگەڵ بابەتە خواردنەوەیەکانە قاوە و بابەتەکان دیکە سەبارەت بە قاوە و جۆرەکانی چی ئایا سوودی ئەبێت بۆ ئێمە کە بیخۆین یاخود زۆر خواردنی زیانی ئەبێت؟ بەڵێ لەبەروی مادەی ئەو مادەی کافاینەی تایەتی تا یان تەنانەت ئەو ئەنتی ئۆکسیدانتەی کە تایەتی زۆر باشە بۆ جستە بە کەمیەتێک، یعنی لە ڕۆژێکە تۆ بۆ 2 بۆ 3 کوب
چایان 2-3 کوب قاوە یان حتا تەنانەت دەتوانرێت تێکەڵیش بکرێت چاو قاوە ئەتوانرێت تێکەڵ بکرێت ئەتوانرێت یعنی لە کاتێکا مەسەڵەن 2 چاو قاوەیەک یان چای گیاییەکانی تر کە بێ کافاینن ئەمانە ناخرێتە بابەتی ئەمانەوە بەجیا ئەمان سوودی خۆیان هەیە بەڵام چاو قاوە و چای سەڵز و ئەوەی چای ئێرەلگرەی و چای سپی و ئەمانە کە هەمویان جۆرەکانی چان ئەمانە باشترە لە ڕۆژێکا لە ئەویش ئەکەوێتە سەر خستیش مەسەڵەن من ئێستا ئەم چایە توانم بیکەم بە 2 چای بەڕوونی بیخۆم ئاوەکەی زیاترە بێ لەمەشا ئەو کاتە زیاتریشی بکەم کێشەی نابێ و ناڵم یعنی ڕێژەی کوڵاندنی و ڕێژەی مانەوەی و ئەوانە هەمووی تەسیرەیە بەڵام ئەگەر چایەکە تۆ بە ڕێگەیەکی تەندروست لێ بنێ و بیخۆیتەوە هەتا 3 کوب 4 کوپی بە عکسەوە نەک زیانی نییە قازانجێکی زۆری هەیە بە تایبەتی لە کاتی ئێستاە لە کاتی سەرمایە ئێمە لەشمان یعنی چا شتێکی هەیەستا ئێمە ئاوی سارد بخۆین سەرمامان نەکات سەرما ئەبین بەڵام کاتێک کە چا ئەخۆین چا ئەگەر لەشت گەرم بێ ساردتە فێنک دەکاتەوە ئەگەر گەرم بی فێنک دەکاتەوە یعنی هەردوو بارەکەی هەیە من کاتێک کە چاخۆم هەمیشەها هەست بە ئارەقێکەکەی ئەم ئارەقکردنەوە لێکا فێنک ببیتەوە و ئەگەر جستەش سارد بێ گەرمیەکاتەوە لەبەرەوە لە بۆ هەردوو بارەکە بۆ سەرما و بۆ گەرما چاشتێکی باشە بخورێت دکتۆرە سەبارەت بە خواردنەوەی قاوە و جۆرەکانی زۆربەی کات وا بیستومان ئەڵەن بەیانیان کە لە خۆڵەسی زۆ باش نێرجەکێت دەداتێ شتی وا ئەبێت من پێم باش نییە یعنی زۆری زانستیش پێمانەڵێ یەکەم جار تۆ بە قاوە دەست پێمەکە یعنی گەدەڵی خاڵی نییە بەڵێ بەسکی ناشتایان بەدڵی خاڵی بیخۆیتەوە لە بەرەوەی ئەو ترشی زۆرترە تفتی زۆرترە ئەنتی ئۆکسیدانت ئەو پۆلیفینۆڵی تایە هەتا مادەیەکی تایە کرستینی تیا پێ ئەڵێن کە لعنی لە ناو هەردوو چاو قاوەیە هەیە کە دژە پیربوونە یعنی ئینسان ئەگەر بیخوات کەمتر پیرە بێ زوو چرچ ئەم چرچانەی کە لە دەموچاوە بە نەتیجەی تەمەند دروستە بێ ئەمانە کەمتر دروستە بێتیایەتی لەبەر ئەوە ڕێژەکەی یعنی بەسکی ناشتا باش نییە ینی هەزاق بەیانیان خەڵک بە خواردنێک دەست پێ بکە کە ئینەرجی باتێک کەشتی باتێ مەسەڵەن ئێستا ماست حتا تەنانەت نان بە شەرتێ مەرجەکە نانی بۆر بێ ئەمانە بیخوا دوایی لە کاتی تیتایمە یعنی لە کاتی چایە لە دەوری سەعات دە و ئەوانەیە باشترە زۆربەی کا لەگەڵ شیرا تێکەڵەکرێ و دوو شیری ژەیە شیری وشکمانەیە و شیری تەڕمانەیە ئەمە تۆزێک لەسەری بۆستین کەمە زۆر بەکارهێنرێ کامیان باشە هەر لەگەڵ شیرا بێ باشترە نەخێر خۆی لە بدایەتی بەرنامەکە باستم کردوتم پرۆتین و چەوری واکا کە ئۆنتی ئۆکسیدانتەکان یعنی ئۆکسیدانتەکانی کە لە ناو چایەکەیە هەیە کەم ببنەوە یعنی زۆر سوودمان پێ نەگەێنن لە بەرەوە کاتێک کە لەگەڵ شیرە ئەخورێ ئەم چەوری و پرۆتینی کە لە ناو شیرەکەیە هەیە واکەن ئەنتی ئۆکسیدانت کەم بێتەوە لەم بەرامبەریشە چایەکە وا ئەکا ئەو شیرەی کە لەگەڵ بۆ هەردووکیان بەڵێ ئەم کالسیۆمی کە لە ناو شیرەکەیە هەیە سوود بەجستەی ئێمەگەینێ ناهێڵێ بە باشی بمژرێ لەبەرەوە باشترە لە کاتێکی تایبەتە ئێمە داینین بۆ چا وەکو ڕێنماییەکی من بۆ خەڵک فێر ببین شیر چاو قاوە بە تەنیا بخورێ بەبێ هیچ شتێک ئیتر دوای ئەوە تۆ کاتەکانی تر هەر شتێکی تر ئەخۆی ئەوە کەوێتە سەر ئەو بەرنامەیە کە هەڵت بژاردووە بەڵام بەڕاستی بۆ ئەوەی ئێمە سوود لە چایەکە ببینین سوود لە قاوەکە ببینین ئەمانە نەک بە تەنیا ئۆکسیدانتەکان و ئەو کرستینەی کەوتم تەنانەت هەندێک لە ڤیتامینەکانی تیا زینکی تیا مەگنیسیۆمی تیا پۆتاسیۆمی تیا بۆیە هەست بە ئیسراحەت و باهینی شەکین کاتێکە ئیخۆینەوە ئەمانە هەمووی سوودێکی باشمان پێ ئەگەێنێ لەبەر ئەوە باشترە ئێمە فێر ببین بەبێ شەکر بەبێ هیچ یارمەتی دەرێکی وەکو کرێم و وەکو شیر و وەکو خورما و وەکو کشمیش و مێوژ و ئەمانە هەمویان من ناڵێم ئەمانە خراپن هەمویان تەندروستن باشن بەس لە کاتێکی کایە بخورێ ئێمە فێر ببین چایەکە بە تەنیا بخورێت باشە دکتۆرە
قاوەژ وەکو چاکارگیری لەسەر دەرمان و خواردن هەیە پێش و پاشی بخورێت؟ بەڵێ هەندێک لە خۆراکەکان و هەندێک لە دەرمانەکانیش کاریگەریانە بێ لە بەرۆی ناڵێم ئەمانە مادەی کافاینیان تایە هەندێک جار ئێمە یعنی مەسەلەن شەکری تێ ئەکرێ شەکرەکان خراپە یعنی مەسەلەن ئێستا زۆر کەسەیە چاکی بسەریەشێ پاراستۆڵێکە خوا یەکسەر چاکی شیرینیش لەگەڵێ ئەخوا کە ئەم مادەی شەکرە تەسیریە بێ بۆ سەر پاراستۆڵەکە و پاراستۆڵەکە یعنی بە باشی نامژرێ لەبەر ئەوە باشترە چا بە ڕووتی بخورێ بە شێوەیەکی تەندروست لێ بنرێ هیچ جۆرە خۆراکێکی کەی لەگەڵا نەخورێ هەڵیگری بۆ پاش یا پێشی. جا دکتۆرە ئێمە کورد ینی زۆر وا فێر بووین وێتمان کە بابزانین دوای کە بابژ یەکسەر نازانین چیم جستێ داوای چاهەکە بۆ وایە بە هەمان شێوە زیانی شێبێ لەسەر گۆشت و جۆرەکانی؟ بەڵێ خۆی یعنی یەکێک لە هەرێک کێشە گەورەکانی کەبابخانەکانی ئێمە ئەویش کێشەی ئەوان نییە کێشەی ئێمەی کڕیارین کە ئەڕۆین کەبابەکەمان بۆ هێنێ یەکسەر جارێ لەگەڵ کەبابەکەیە داوای ماستاوەکەین کە ماستاویش هەمان کاریگەریەیە لە بەروی کالسیۆمی تایە ماستاوەکە ناو کەبابەکەش ئایرەنی تایە یعنی ئاسنی تایە ئەم دوانە بلێن دەبن پێکەوە ڕێکە بێ ناهێڵڕێ بمژرێ ئێمە هەر کەبابەکەشمان خوارد خۆی لە بەروی کەباب معنی شتێکی خۆشە کە ئەیخۆین ئەو کاتە تایبەتی نانی سپی لەگەڵا ئەخورێ لەش ئەنسۆلین ئەڕژێ بێت تااقەتە بین هەستمان حەزەکەین خۆی داوای شەکرەکەی زیاتر لەبەرەوە هەر لەوێش چایەکی شیرینیش ئەکرێ بەسەریا مادەیەکی ئەنسۆلینی یعنی هۆرمۆنی ئەنسۆلینی زۆر خەتەرەوەی شیرینیش بوانە بەڵێ ئەوە خەتەرتریش لەبەرەوە کەباب خراپ نییە بەڵام بتوانی کەبابەکە بیخۆی بە سەوزەوە بە سەوزە و پیاز و ترشیات و ئەمانە شتێکی زۆر باشە بەڵام تکایە هەوڵ بدرێ نان ئەگەر بخورێ لەگەڵی کەمترین ڕێژەی نان کە لە پارچەیەکی ئەوەنە تێنەپەڕێ لەبری ئەوە سەوزە و زەڵاتە و ترشیات و ئەمانەی لەگەڵا بخورێ چاو ماستاو بە هیچ جۆرە لەگەڵ کەبابە دوای کاتژمێر ئەگەر چا بخورێ باشترە دوای کاتژمێرێ بۆ 2 کاتژمێر ئەگەر بخرێتە 2 کاتژمێر زۆر باشە ئەو کاتە تۆ ئەتوانی چایەکە بخۆی کافاینێکی باش تایاتێ بتاقەیە ئەگەر خۆمان بگرینە ئەگەر خۆ باوەڕتان هەبێ ئەم شتانەی کە ئێمە ئەڵین خۆم پێ ناگیرێ ماوەیەکی کورتە نزیکەی مانێک یعنی ئەها زۆر شت بتراوە ئەگەر تۆ مانگێک ئەو شتە بکەی ئیتر ڕایی لەسەری تۆش چەند جارێک کە بە قەست بچی بۆ کەبابخانە و لە ناو کەبابخانەکەیە تۆ داوای ماست و داوای چانەکەی تو هاتیتە دەرێ و 1-2 جار ئیزعاج بووی یعنی بەلەش دوود نییە ئەو کاتە لەش خۆی ئەمە زۆر مهمە ئەمە زۆر گرنگە ممکنە بۆ شەکریش ینی زۆر کەسەیە من برادری خۆم هاوڕێی خۆمە بوازی لە شەکری ناو چاهێناوە بە مانگێک ئەوێت ینی تووشی سەرێشە بووم تاوازم لێ نایانی ئەوەندە جەستم داوای ئەو شەکری کردو بەس کە وازم لێناوە دوای تااقەت نییە بچمەوە سەریوی کە شەکری تیاوەر پێم ناخورێ ڕاستە یعنی تەنانەت چایەکانیش ئێستا ئەو بیسەر و گوێگرەکانمان ئەڵێن ئەوەی کە فێری چای شیرینە چای تاڵی پێ ناخورێ کە ئێوە چۆن ئەماخورێ و بەعکسەوەش ئەوەی کە فێری چای تاڵە بێ وردە یعنی دوای ئەوە چای شیرین پێ ناخورێ ئێستا منەوە یەک قومم لێە هەست بە ناخۆشیەکەم کە کەکەوتشیشی لێ نەدراوە کە زۆری شیرین نەبوو لەبەرەوە هەموو ئەو کەسانە و بە هەر لێرەشەوە من شتێکیان پێ بڵێم چۆنێتی ڕاهێنان خۆڕاهێنان بۆ تەرکردنی شەکر ئەتوانێت یەکەم جار ئەگەر کەسێک عیارەیەک چای تێ کردووە وردەکەمی بکاتەوە یعنی 1-2 جار بیکا بە 3 چارەکی عیارەیەک دوایی بیکا بە نیو دوایی بیکا بە چارەکێک دوایی شەکرەکەی تێکا و تێکی نەیە بیخواتەوە دوای ئەوە ئەتوانێت بەس لە بەمێش بڵێ ئەو من شەکرم تێکرد هیچی تێنەکە دوای ماوەیە وردە خۆی شەکرەکەی لە بەرچاوەکەوێت ئیتر ڕایەت بە فترێک ڕاستە پێی ئیزعاجە بێت بەڵام ئەوە نییە هیچ و چایەکە ڕوون کاتەوە یعنی چایەکە هەتا ڕوونتر بێ چونکە ئێمە زانین چای هیوا هەیە زۆر شەکرەکە زۆر خستیشەیکە کە ئەمەش حتا ئەنتی ئۆکسیدانتەکەی ناویشی یا زۆر بە قووەتە زۆری نەحتەنانەت دیواری گەدەش عزیێتەیە ئەگەر تۆ چایەکە بە خستی بخۆیتەوە لەبەرەوە هەوڵ با چایەکە ڕوون کاتەوە ئەو کاتە کەمیەتی چایەکەش زۆر بکە ئاساییە بەڵام شتەکانی لەگەڵان زۆر بە کورسیمە پرسیارە بکەم ئەجگەر لەوەی کە باسی کرد لە دوای خواردنی نان و دەرمانەکان یان پێشیان چا زیان بەخشارە چ کاتێکی ترا دەکرێت چا بێتە خواردنەوەیەکی زیان بەخش
هیچ کاتێکی تر نییە تۆ لە یان بە چ شێوازێک ناڵم تەنانەت بەس کا شێوازی لێنانەکەی زۆر دانەنرێ لەگەڵ تڵپەکەیە نەکوڵێنرێ ئیتر هەر یعنی 2 سعات سعاتێک بۆ 2 سعات پێش و پاشی یعنی خواردن نەبێت هەر کاتێکی کە بخورێتەوە چا هیچ زیانێکی نییە ئەمە بەنسبەت چای ڕەش و چای سەوز و ئەوانە چای گیاییەکانی تر هەر کاتێک بخورێ بە مەرجێک ئەو کەسە حساسی نەبێ بەو گیایە و کەمیەتێکی زۆری لێ نەخوا هەمیشە گیایەکان ئەگەر بە کەمی بخورێن دەرمانن ئەگەر زیادت کرد لێتەکا بە دەرد و بەخراپی لەبەرەوەی نابێت زیادە خۆری بکرێ لە هیچ جۆرێکی چایەکان ینی چاگیاییەکان زۆر باشە زۆر بە کورتی دکتۆرە سەبارەت بۆی کە خەوزڕاندن ئەنێ کەسێ پێشخەوتن چا ئەخواخەوی ئەزڕێیان هەیە وانیە سم بۆ نەقاوانم خۆم خەوم نازڕێنی ئەوم هەیە زۆر کە زێڵە من وانی مەر خەو مەزرێ ئەمە چۆنیە لەشی ئینسان یعنی ئێمە لەشمان تاکە یعنی قەت لەشی من و تۆ وەکو یەک نییە من و ئەم وەکو یەک نییە هەر کەسەمان وەکو شتێکە و ئەشکەوێتە سەر ڕێژەی کافاین ئەوەی کە کافاین زۆر وەرەگرێ کەمتر حساسە بێ ئەوانەی کە ڕێژەی کافاین کەمتر وەرەگرن لەشیان زیاتر حساسە بێ لەبەرەوە وەکو چارێک بۆ ئەو کەسانەی کە چا ئەخۆنەوە کاتی خەوتن بیگۆڕن بە چای گیایی یعنی وەکو گوڵەبەی بوون یا هەر چایەکی تر ئەمانە بخۆنەوە تەنانەت هەستی تێریش دەیاتێ یعنی زۆر باشە بۆ ئەو کەسانی کەشە و مەسەڵەن دەوری سەعات دەیە هەستەکە برسیەتی خواردن بخوا پێی قەڵەوە بێ خەوی پێتێکەچێ بۆ گەدەی خراپە بۆ ئەوانەی کە ترشی گەدە ئەگەڕێتەوە بۆیان لەم کاتەیە چی بکەن چایەکی گیایی چایەکی گوڵەبەی بوون بکەن چایەکی نەعنا بکەن ئەمانە بخۆن هەم زەنەریان پێناگەیەنێ هەم هەستی تێریان ئەیاتێ لەبەرەوەی ئەو مادەی کە لە ناو سەوزەکە هەیە دیسان ئەتوێتەوە لە ناوەکەوتمان ڤیتامینەکان و کانزاکان و ئەمانە کە زۆربیان لە ناو چایەکانە هەیە و سوود بە جەستان دکتۆر ئەمە کەمە دوهەمی پرسیار وازێنانی شەکری چا لەبێتە هۆکارەوەی کە ئەو کەسە واز لە شیرینیەکانی تریش بێنێت چونکە خۆی لێرەوە دەست پێیەکە و حەزیشی بۆ شیرین و شەکری ترەچێ بەڵێ لەبەرەوەی چا شتێکی بەردەستە و بەردەوامە و بۆیە من ئەڵێم تۆ چەند خورما ئەخۆی بیخۆ بەس لە کاتی چایەکە فێرمە بە چونکە فێر بووی تۆ لەگەڵ هەر چایەکە ئەگەر دەنکە یا دوو دەنک خورمای لەگەڵا بخۆی لە ڕۆژی وایە 4 چاخۆی 5 چاخۆی کەواتە فێرە بی 5 جار تۆ شیرینی وەرگری و باشترین شتیش کە ئێستا بۆچی یعنی بە ئەڵێ تەندروستی لەش ئێمە هەوڵ بین زۆربەی ئەو کاربۆهیدراتانی کە ئیخۆین ئەو شیرینیانەی خۆین هەوڵ بین مادەکەی وەختەکەی کەمکەینەوە یعنی شەوان ئێمە بۆچی ئەڵێن ئەگەر تۆ ئێوارە کاربۆهیدرات نەخۆی کە ئەڵێن کاربۆهیدرات یعنی ئەو شتانەی کە شەکرەمەنیەکان و کە برنج و نان و ئەوانی تیان کەنەی خۆی تۆ تا بەیانی نان ناخۆی کەواتە لە نیوەڕۆوە پەنکریاسی تۆ ئیسراحەتی کردووە بەڵام تۆ لە سەعات دەیە ئەگەر یەک پارچەی بچووکیش یعنی چایە بخۆیت و یەک تۆز خورمایەکیشی لەگەڵا بخۆی کەواتە تۆ ئەنسۆلینەن ڕەش کەواتە باشترینایە کە تۆ شیرینیەکان و بەتایبەتی چا هەوڵ بەی هیچ شتێکی لەگەڵا نەخۆی دەستەکان خۆش بە دکتۆرە زۆر سپاس بۆ پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆرە چیمەن ساڵح کە لەگەڵمان ئامادە بووی لەم بڕگەیەدا زۆر سپاس دەکەین.